ساڵێکی پڕ هەنێکی خۆش بوو بۆ هەنێکیشی مای ئازار و مەینەتی بوو چونکە ئەم لافاوەی هەولێر کاریگەری زۆری لەسەر هاوڵاتی دروست کرد بوو و هیوام ئەوەی کە ساڵی تازەکەیەت ساڵێک بە پڕ لە خۆش و شادی بێ بۆ میلەتەکەمان و قەیرانی دارایی نەمێنێت و ساڵێک بێت کە خۆشی و مای شادی بێتە ناو گەل و نەتەوەکەمان و کۆچی کوردانیش بوەستێنرێت و هانی ساڵێک بێت کە بێتە مای خۆشی بۆ گەل و نەتەوەکەمان و قەیرانی داراییش نەمێنێت و هیوادارم ئەم ساڵمان ساڵێک بێت پڕ لە خێر و خۆشی و بەرەکەت بێت و ئاشتی و ئاوەدانی ڕووبکاتە وڵاتەکەمان. خۆی ساڵی 2021 بڵم خۆش بوونەوە وەڵا خۆش نەبوو کە تەنەها ناڕەحەتی و نەهامەتی ئەو کارە ساتانی بە هەولێر هات بۆ خۆتان نەزانن. نازام هیچ خۆشیێک نبینم. شەڕی داعش هەبوو بەڵێ زۆر شت ڕوویاوە ئەوە ئەبینی بەهۆی مەعاشەکەمان مەعاشێکی باش نییە خۆتەزانی خەڵک چەنەها جار بە بۆنەی ئەوەتانێ هەر ئەم کارە ساتەیە ئێستا حالیان ڕوویداوە بەهۆی نەوتەوە کە نەبوونی نەوتەوە کە نایدەن حکوومەتەکەمان نایدا ئەو تا کابرا لە ئیهینا بووە لە دەواما بووە مناڵەکانی هاتۆتەوە مردووە هاتۆتەوە سەر مناڵەکانی ئەمە خۆشی پێڵن ئەوەش ناڕەحەتێکی تر گەنجەکانمان هەمویان ڕۆشتن کوردستانیان جێهێش ینی هیچ ناکرێ بۆ گەنجەکانمان هیچ نبینم من خۆم برام هەیە هەتا ئێستا هەر لە ماڵەوە دانیشتۆ نە ئیشێکی نەیچی حکوومەت هیچی نەکردو هیچ ناکات سەرچاوەکەی حکوومەتە سەرچاوەکەی باوکمانەکە هیچەکات باوکمان باوکە بێ مناڵەکەی پەروەردەکا بێ بە خێوی کا بە جوانی پەروەردەی کات کوا باوکمانەی کات ئەبێ ئەجری مناڵەکانی بەجێ بێنە یانی ئەو نایکات کوا هیچی لێ نبینین ئەوایە بۆ خۆی نەبووە بی خواردایە مناڵەکانی پەروەردە کردایە بەڵام نایتوانێت ئەوە ناکات سم ئەوەیە خی گەورە ئیشاڵا بە خێر و بەرەکەت بێتە پێشەوە باش بێت ینی ئیشاڵا بێتە باشی و ینی حکوومەت بتوانێت کارێکی باش کات لەگەڵمانەوە ئەم گەنجانم ئەم خاتە سەر کار و کاسبی خۆیان و تەلەبەکانمان دامەزرێنێت و قسەم ئەوەیە خی گەورە باشی کە خراپی نەکات بەسەرمانە. بەڕاستی ساڵێکی زۆر ناخۆش بوو چونکە بەڕاستی کوردێکی زۆرتیا چۆن لە ڕێگەی ئەوروپایە و هیوادارم ساڵی 2022 بەو شێوەیە نەبێت کێشەکانی کورد چارەسەر بێت. هاتنی ساڵی هۆدارم ساڵێکی خۆش بێت بۆ هەموو کەسێک و بێتە ساڵی هێنانەدی ئاواتەکان هەموو کەسێک پیرۆزبایی لە دایکم باوکم و خێزانەکەم ئەەکەم پیرۆزبایی لە مامۆستاکان و هاوڕەکانم ئەەکەم هیوادارم بێتە ساڵێک ساڵی هێنانەدی ئاواتەکانی هەموو کەسێک و ئەم کۆرۆنا و شتەش لەناو بچێت و ژیان ئاسایی بێتەوە. ساڵێکی زۆر ناخۆش بوو بۆنی کۆرۆنا و کۆچ بەروشتی و خاڵاتی زۆرمان لە دەزیا کەسە ئازیزەکانمان زۆر لە دەزیا هیوادارم لە ساڵی 2022 وانە بێت.